شعری خەڵقی کەی دەگاتە شعری من بۆ نازکی کەی لە دیقەتدا پەتک دەعوا لەگەڵ هەودا دەکەم. وەکو مەسعود محەممەدی ڕەحمەتی دەفەرمێ ماڵە نالید نەشێوێ کێ سەر لەم هەموو ڕەوان بێژی و وردەکاری و وەستاکاریەی نالی دەردەکا کە تەواوی شاعیرانی دوای خۆی بە جۆرێ ماندوو کردووە کە هیچ کامیان باڵایان نەگاتە نەوقەدی شعری و توانای شعری حەزرەتی نالی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. شانازی بە خۆکردن و بە خۆدانازین و بە خۆدا هەڵگوتن هەر بە درێژایی مێژوو لە نێو هونەرمەندان و لە نێو شاعیران و لە نێو پیا و هەڵکەوتوەکانی مێژوودا بوونی هەبووە. ئەوە تا فەرەزدەقی شاعیر دەڵێ هەرچی باڵای سەر و جوانی ژنانی عەرەب و پاڵەوانێتی سەربازەکان و لێزانی هونەرمەند و ڕەوانبێژی شاعیرەکانیان هەیە لە نووکی خامەکەی منەوە کەوتونەتە خوارەوە. ئێمە ئەمڕۆ باز لە یەکێک لە بوارەکانی شعری نالی دەکەین کە ئەویش بە خۆدانازین و بە خۆدا هەڵگوتن و شانازی بە خۆکردنە. نالی ئەم هەموو شانازی بە خۆکردنە یا ئەم هەموو شانازی بە شعر خۆکردنەی لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بۆچی نالی بۆتە ئاوێنە و سەنگی مەحەکێک یا بۆتە پێوانە و تەرازوویەک تەنانەت شاعیرانی دوای خۆشی نالی دەکەنەوە بەو ئاوێنەی کە شعری خۆیانی پێ بپێون و شعری خۆیانی پێ هەڵسەنگێنن. توانای شعری نالی یا شانازیکردنی نالی بە شعری خۆیەوە تەوەری ئەمجاری بەرنامەی خەڵوەت دەبێ لەگەڵ یەکێک لەو پیاوە وردوو بە سەلیقە و جوان و ناسکانەی کە لە نالیدا بۆ تەمەلەوانێکی باشی ئەمڕۆی نێو دنیای ئەدەبیات و عیرفانی ئێمە. ئەویش زۆر زۆر بەڕێز جەنابی مامۆستا مەلا جاسم کەلاری زانای ئاینی و هەروە هەمان کات شارەزا و ڕافەکاری ئەدەبی کە شانازیە بۆ کورد مەلایەکی مێزەر بەسەر و مەلایەکی نێو میحراب و مینبەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمڕۆ تەنها خۆی بە وەعز و بە دەقەکانەوە قەتیز نەکردووە و بەڵکو لای داوەتەوە سەر دنیا فراوانە جوانەکەی ئەدەبیاتی کوردی و عیرفانی ئیسلامی. مامۆستاگیان پڕ بەدڵ بە خێراتنێکی گەرمت دەکەم و زۆر زۆر سپاس دەکەم و خۆشحاڵیشم کە جەنابتان دوای هەوڵ تەقەلایەکی زۆر بوونە بەرنامەی بوونە میوانی بەرنامەی خەڵوەت. من سپاس دەکەم. لە خزمەتتانم خۆشحاڵ بووم ئێمەش زۆر زۆر لە خزمەتتانە دانیشتووم. خی گەورە سەربەستان کا و جەنابی مامۆستا با لەوە بپرسین ئەم هەموو شانازیکردنەی نالی بە توانای شعری خۆیەوە کە ینی بەڕاستی حەقی خۆشیەتی کە ئەوەی ئەو شارێک کە لە پێشەکەکەی خوێندمەوە ئەم هەموو شانازی بە خۆکردنە ئەم هەموو بە خۆدا هەڵگوتن و بە خۆدا نازینە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. طبعا نالی وەکو ئەو کەسەی نالی بناسی ئەزانێ شایەنیەتی هەر کەسێک پێ هەڵ بڵێ و هەر کەسێک هەر میلەتێک پیاوێکی وەکو نالیتی هەڵکەوێت جێگای ئەوەیە شانازی پێوە بکە و جێگای ئەوەیە ئەدیبان و نووسەران لە دوای ئەو وەزان کۆکان کاری تایبەتی بۆ تەرخان بکەن بۆی خزمەتی ئەو چەند وشەیە کەمەی کە گەیشتۆتە ئێمە بکرێ بە جۆرێک کە بێتە جێگەی شانازی بۆ میلەت هەمووی هەتایە. پێش ئەوە باسیەوە بکەین ئایا مەبەست لە ینی شانازی نالی چێ؟ نالی خۆی جوابی ئەمەی داوەتەوە لە یەکێک لە شعرەکانی ئاڵێ هەر کەسە ئیزهاری دانایی بکات و مەقسەدی خودپەسەندی بێ یەقین ئیزهاری نادانی دەکات. هەر کەسێک باس لە چاکە و شتەکانی خۆی بکات و بەسی خۆپەسەندی بێ بێژە من پەسەندم و یا لەسەر خەڵک باشترم ئەو بێعەقلی خۆی دەرەخا. یعنی من مەبەستم لەوە نییە خۆپەسەندی بکەم، مەبەستمەوە نییە فیز و فەقر بکەمە سەر خەڵکە، بەڵام ئەمە حەقیقەتێکە بێ خەڵک بیزانێ، ئەبێ بزانێ کە من شعرم کەس وەک من نازانێت شعر بنووسێت، هەرچی خەڵکەیە لەسەر زەویە کۆ بێت و نازانێ وەک من شعر بنووس. ئەم مەوزوعێکە ئەمە حەقیقەتێکە باسی یەکەم. اینجا لە پاڵ ئەوەیە ئایا بۆچی یعنی نالی ناچار بۆ خۆی وەسفی شعرەکەی خۆی بکە؟ لەناو میلەتێکین ئێمە بەداخەوە تاکویستە ئەوە شتێکە هەموو شاعران سێکە دوای ئەوەی نالی شاتون یعنی زۆربەی شاعرەکان گلەیان لە میلەتی کورد کردووە کە میلەت ڕێز لە دیارە لە ناو قەومی بەسی تا قەدری سنعەتکار
وەکو عکسی قەمەر وایە لە ناو حەوزێکی لیخندا بالضبط هەروایە بەداخەوە یعنی بڕۆسێکن هەموو شاعرەکان هەر هەموو گلەیان لە میلەت کردووە کەوا ڕێزیان نەگرتوون دەربەدەریان کردوون ناچاریان کردو ناڕەحەتی بکەن یعنی شعرە جوانەکانی نووسیوە نالیاتونتیان ئەمە چیە شعری کوردی قیمەتی نییە بێ بە زمانی تورکی بینوسێ بێ بە فارسی بینوسی ئەویش جێڕەتیان داتوە کەس ئەوانیش نازان وەک من شعر بنووسن فارس و عرب و کورد و تورک و کەس نازانێ وەک من شعر بنووسیتر بۆ من بە زمانی خۆم قسە نەکەم یعنی ئەمە گەورەترین شانازیە بە زمانی خود ئەمە گەورەترین میلەت پەروەریە ئەمە گەورەترین شانازیە بە میلەتەوە کە خەڵکانێک کە تاکو ئیستەمە بەستی میلەت پەروەری لە نایلیە نازانن چەندەوە ئەزانن میلەت پەروەریەوەتانی ماساو بۆ دەسەڵات بکەیت و شەهیدانەیەکت بۆ ببڕنەوە بڕێ خەڵکی واتی ئەگەیە لە مەوزوعەکە وازانێ بەس ئەوە میلەت پەروەری لە کاتێکە هەر مامۆسایەک ڕۆژێ لە ڕۆژان لە گوندێک لە گوندەکانی کوردستانە ئەلفوبێی فێری فەقەیەک یان فێری تەڵەبەیەک کردبێ ئەو گەورەترین کوردایەتی کردووە گەورەترین ئەساسی داناوە بۆەوەی میلەتێک پەروەردە بکە یعنی بەداخەوە هۆکارەکە ئەوە بووە نالی لە سەردەمی خۆیان خەڵ ڕێزیان لێ نەگرتووە ئەوە وای کردووە ناچاری کردووە کە وڵاتی خۆی بەجێ بێڵێ کە دەربەدەر بێ کە ناڕەحەت بێ ئەگینا ئەگەر نالی کەسێک چاوی لە جێگەی هەبوایە و بیان پاراسێ وەکو شاعرەکانی عەرەب کە مەلیک و پاشاکان لە دیوەخانەکان دایان ناوە گویان لە شعرەکانیان گرتەوە خەڵاتی ئاڵتونیان داوە پێیان ئەو کاتە نالی پێویستی بەوە نەبوو بڵێ بێتە حوجرم پارچە پارچەی مسوەدەم بکڕێ بەڕۆح ئەو کاتە مەلیکەکان خۆیان بەڕۆح لێیان نەکڕی کاتی ئەمەی بینی بە چای خۆی پێویستی نەبوو لە شعرا بیهۆنێتەوە بڵێ خەڵک بێ با بەڕۆح شعرەکانم بکڕێ بەڵامی تر کاتێک کە خەڵک لی نازانێ کاتێک کە خەڵک حرمەتی ئەو مەقامە گەورە ناگرێت کە نالی پێگەیشتووە ناچارە خۆی بۆ خەڵک باسیکا لەبەرەوە دوای 200 ساڵ من و تو بێن دانیشی بڵێن ها نالی ئەم پیاوە بووە کە خەڵک ڕێزی لێ نەگرتو کەواتە مامۆستا ئەمە تەنها بانگەشە و وەهم و خەیاڵێک نەبووە لای نالی بەڵکو بە عەمەلی یا لە مەیدانی واقع و بەلاغەتا سەلماندوویەتی کە بەڵێ نالی مانگێکی چواردەیە بەو ئاسمانەوە و ئەوەی کە ئەستێرە ناتوانێ وەکو ئەڵێ پێش بڕکێ و منافەسەی مانگ بکە پەتکیش لەگەڵ هەوداناس کە جوانەکەی پێی ناکرێت و ناتوانێت لە مەیدانی جوانی و نرخ و بەهایە شان بداتە شانی من کەواتە ئەمە تەنها وەهم و خەیاڵێک نەبوو بەڵکو لە واقعا نالی بەڵێ ئەو لێزانە هەرە کارامەیە بووە کەوا ئەگەر خەڵکێکیش لە ئاستیا کوێر و نادی دەبوو بێ و بێوەفا و سپڵە بوو بێ ئەبێ نالی خۆی پێگەی خۆی بسەلمێنێ و بیهێڵێتەوە بۆ نەوەکانی پاشتر سا بەڵکو لە نەوەی ئەوان کەسێ پەیدا ببێ کە ئێستا سەرسان بێ بە نالی بڵێ بێگومان یعنی ئەوەی بەلادامە خوک و کورد ئەڵێ قەدری زێر لای زەڕنگەرە یعنی ساگەر ئینسانێک لە زێر نەزانێت یعنی پارچەیەک ئاڵتونی بەرێ لەگەڵ پارچەیەکی زەردکە لە یەکی ناکاتەوە بەڵام زەڕنگەرە زانێ بەو علم و بەو خیبرەیە کەوا لە ناو شتەکە هەیە پێویست ناکە هیچ کەسێک مەدح و سەنا لەسەر نالی بکە بیدە دەست ئەوانەی کەوا بەلاغەزانن هەر زمانێکەیە لە مێژووە هەر زمانێکەیە مەسەل چ زمانێک بەراعەتەیە مەسەلەن فارسی عەرەبی تورکی لەناو زمانیانە بەلاغەت و جوان نووسی هەیە بڕۆ شعرەکانی نالیان بۆ تەرجەمە بکە کە هەر کاتێک تەرجەمەی شتێک بکرێ بە زمانێکی تر تاموچێش ئەوەی نامێنێت کە بە زمانەکەی خۆی نووسرا بڕۆ تەرجەمەی بکەن بۆ وڵاتەکان بۆ زمانەکانی عالەم و با بەلیغەکانی جیهان بێن شایەتی لەسەر نالی بدەن بزان شاعر هەیە لە ناو عەرەبا بزان لە سەردەمی جاهیلیەتی عەرەبا و لە دوای هاتنی ئیسلامیشە شاعرێک هەبووە وەکو نالی بە هیچ جۆرە لە ناو هیچ شاعر لە ناو میلەتانە کە نالی خۆی تەحەداکە ئەڵێ هیچ میلەتی ناتوانێت وەکو من شاعر بنووسێ و ئەو واقعێکە بەس خۆی زانیوێتی چی ئەڵێ و کەسێک بەلاغە بزانێ ئەزانێ نالی هیچ کەسێک نییە شامدا لە شانی نالی بۆ خۆی ئەستێرەیەکی تایبەتە لە دنیای شعرا بە مطلقی لە هەموو زمانەکانە ئەوەی کە دەڵێ کورد و فارس و عەرەبم هەرسێ بە دەفتەر گرتووە نالی ئەمڕۆ حاکمی سێ مڵکە و دیوانی هەیە ئەمە ژەر شانازی بە خۆکنەوەی کەوا بەجۆی لە جۆرەکان پێمان لێ لە نێو کورد و فارس و عەرەبا کەسێکی وەکو من هەڵ نەکەوتوەوە یعنی من خۆی لە ئەسڵا ئەو شعرەی باسی ئەواکە کە ئەڵێ ئەوە نییە من کەسێکم نەتوانم بە زمانەکان بنووسم چکە لەو سەردەما خەڵک لە شعری زمانی تر نەگرتو ینی بە زمانی کوردی بنووسە کێ بەلیغ بووە کێ زمانزان بۆ کەسە بووە کە توانێت بە عەرەبی شعر بنووسی کەنالی شعری بە عەرەبی هەیە ینی قەسیدەیەکی درێژی هەیە لەسەر
ئیمە دینە تایسە بڵاو نەکراوەتەوە نوسخە ئیسە پیا کراوە ئیشەڵا لەم ماوایە لە دیوانەکەی نالی کە من چاودێریم کردووە لایەنی عروزی وشت شعرێکی عەربی بڵاو کراوەتەوە عەرەب بە ئاسان لی تێناگا ینی عەرەب بێنە ناتوانێت لەو شعرە تێبگەی ئەوە عەرەبیەکەی جوانە ئەوە بەلاغەت و ئەوەندە جیناس و طیباق و هەموو لایەنەکانی بەدیع و لایەنی عروز و لایەنی بەلاغە و بەیان و معانی تیا بەکارهێناوە خۆ زمانی هەمووی زانیوە ئەو جۆرە شانازیەوەتان ئەڵێ من نییە بەس بە کوردی من هەموو زمانەکان لەناو دیوەخانی منە هەیە واتە من تەنیا کورد وەکو شاعری کوردنی من شاعری سەر زەوی گشتیم من نەتوان بە هەموو زمانی ئەو قسانە بکەم کە هەمە واتەوە قەریحەیە لە منە ئەوە شتێکە پێویست ناکە تەکەلوفی زمان بکەم هەر زمانی قسە بکە من ئەوەی کە لە ناخمایە دەریە بڕ ئەوە شانازیەکی زۆر گەورەیە کەنالی ئەڵێ فارس و کورد و عەرەب هەرسیان بە دەفتەر گرتووە یعنی ناڵێ زمانی فارس ئەڵێ فارسم گشتی بە دەفتەرەکان بە دەفتەر و نووسین و شعرەکانی خۆم گرتووە یعنی گشتیان زەلیل و کۆیلەی دەفتەرەکەم ئەەکەم کاتیان نووس عەرەب هەر هەمووی ئەگەر من بە عەرەبی نووسم عەرەبە بێ بە دوای کەلیماتی منە بگڕێ واللهی کەلیمەی وای بەکارە ناوە لەو شعرا خوێندمەوە دەستم کرێ گریانم پیاوم عەرەبی لە کوێ زانیوە حتا هێمنی موکریانی لە پێشەکەکە ئاڵێ ڕۆژە حەمەی مامۆستا مەلا کەریم هەردووکیان یاخوا بە ڕەحمەت بن دێتە نێو کۆڕی زانیاری کورد ئەو هەموو پیاوە عیملاقەی کورد لە نێو کۆڕی زانیاریە هەیە دەڵێت تەبا من ئاوارەی هەر لە مەهاباتەوە تا زاخۆ لەکوێوە بتواکوێ لە مەسعود محەممەد نالی ناسترم نەدیتە بوو ئەڵێ بەس کە وام و تۆ توتی بەخوا منیش لەو دەریا بێ بنەی نالیە هەر تۆزێ باڵەمەلەیەکەکەم بەڵکو شتێکم دەستکەوە گیناوانیم ئەلێ حەمەی مامۆستا مەلا کەریم بە ڕەحمەت بن هاتووەتە ژوورە و توێتی وشەی نەیسەوارمان لێ عاسی بووە و نازانی واتا چییە ئەلێ کە لە مەسعود محەممەدیان پرسیەوە توێت کورد ماڵە نالیت نەشێوێ کێ سەر لەم هەموو وردەکاریەی نالی دەرەکا بەخوا منیش بەم هەمووینەی خۆمە تا ئێستا نازانم یانی مەبەستمێ نەیسەوار کە لەوە چ گونجێ وشەیەکی کوردیش بێ هێ من ئەڵێ هەرچی فەرهەنگێک لە کۆڕی زانیاری کوردە بوو هەڵماندایە وشەی نەیسەواری تیانە بوو کەواتە ئەمە تەنان لە وشەی کوردیشە ئێمە کردو خۆی وشەی داتاشیوە نالی یعنی کۆمەڵێکی ممکنە ئەوە لە وشەی نەی و لەگەڵ سەوار نازانیسە من ئەگەل ناو ڕستەکە بیبینمەوە جوانترە توانم یعنی قسەی تیا بکەم بەستمەوەیە کە ئەگەر مەسعود محەممەد وا بڵێ ئێتر بزانە کە ئەو مەتحوسەنا خەڵک بۆ ئێمەیەکە ئێمە هیچ نین لەو مۆزوعە بەڕاستی من دایمە ئەڵێم ینی پێشتر ئەوە مۆشغوڵ بووینە بابەتەکەەوە گینا من هەمیشە کاتی خەڵکەڵێن ئەم پیاوە نالی ناسەیە وەکو نالیە نام کۆمەڵە قسابیزمەوە واللهی من ئەمە خاکی ژێرپەی ئەو کەسانەی کە دیوانی نالیان تەبع کردووە نەک نالی خوێن بم نالی یعنی من دایمەش ئەو قسەیەکە لای من سابتە لام کە کورد هەرگیز نالیتی هەڵ ناکە لە هیچ بوارێک یعنی نالی تەفرێک بووە لە تاریخی کووردا مرۆڤێکی تایبەت بووە هەموو صفاتی جیاواز بووە لە هەموو خەڵک یعنی کائینێکی زۆر غەریبە نازانی بێژی چی وشە بە وشەی دانیشە هەر کەلیمەیەک لە دیوانەکەی دکتۆرایەکی لەسەر بێنە تاوە نابێت هەر ڕستەیەک لە دیوانەکەی دانیشە یعنی دەرسی لەسەر بڵێرەوە تاو نابێ ئەوەندە بەلاغەت و قووەتی نووسینی بە قووەتە زۆر باشە جنای مامۆستا پێم خۆشە بچینە خزمەتی یەکێک لەو غەزەلە جوانانی نالی کە هەم وەکوڵێ بیخوێنیتەوە هەم ڕافێ بکە ئەوەشی کە زیاتر ئەم لایەنی ڕەوان بێژی و بە خۆنازین و شانازی بە خۆکردنەی تێدا بێ بۆ ئەوەی بینەری ئەمە زیاتر چێژ وەرگێ لە بەرنامەکە بە هەمووی هەر بە پرسیار و وەڵام و قسەکانمانەوە بچێتە سەر طبعا نالی لە هەموو شعر دەگمەنە شعر تەنانەت ئەگەر بچینە سەر ئەوە بەس هەر ئاماژەیە کە دەمەگوێت تا ئەگەر بیرت بێتەوە دوای پرسیارم لەو لایەنش لێ بکەین نالی تەنانەت لە ناو شانازیەکەیە صفەتی ئەوانەی کەوا شعری عوزریە نووسن دایمە خۆیان لای ئافرەت تاکەمەکەنەوە ئەڵێ من خاکی ژێر پێتم بە تایبەتی مەحوی مەسەلەن زۆر جارم قساکە لە ڕێی ئەو شۆخەدا خۆم کردە خاک و پێینە ناپێمە یعنی کە من مشتێ چڵ و چێوم بەچی بم یعنی زۆر جار خۆیان زۆر کەمەکەن ئەمە صفاتی زۆرێک لە شاعرە عوزریەکانە یعنی بەڵام نالی کە صفەتی جوانە بەرامبەر مەعشوق خۆت کەمەوە بکەیت نالی هەوڵ چکە خۆت کەمەوە کرد گەورەی مەعشوقەکە دیارەکەی بۆی بەرامبەر بڵە وڵای ئەمە شیاوی ئەم شعرەیەکە بە باڵایەوتر ئەم گەورەکردنە هەموو ڕێگەیەکەکردنە بەر کە لە زمنیا خۆکەمکردنەوەی نالی بەدەگمەن ناڵێم نەیکرۆ بەدەگمەن خۆیدا لە قەرەیخەم لەو شوێنەشە مەسە بوون ناڵێت چییە گوارە گوناحی وا بەنەستەق بەگوێ هەڵتاوەسی وە سەر معەلق ناڵێم منت هەڵوازی وڵێ گوارە هەڵوازی
یا لە شوێنێکی تر ئەڵێ سەراپای گوارە زەردی تابوو لەرزە ئەڵێ عاسی بووە لەو جێگە بەرزە گوارەکەی ئەشب یعنی گەورەی ئەو سەد و دەسەڵاتی بەسەر گوارەکەی ئەڵێ گوارەکەت سەر و خوار هەڵواسی و بەقەی یا لە شوێنێک ئاڵێ شکر نالی سەری خەسمت وەکو گۆ بە خواری نەک بە یاری کەوتە بەرشەق باس لە گەورەی معشوقەیەکەیکە و خۆشی کەم ناکاتەوە یعنی بۆ ئەوەی نالی بزانن کە شانازی جزئێ سەرەکیە لە شعری نالیە یعنی دیارترین مەبەستی شعری شانازیە دیارترین لە هەموو شتەکان یعنی ناڵێن مەسە بۆ وەسفی ئافرەتی کردووە یا باسی حەبیباکەم هیچ شتێکی بەقەی شانازی نییە بەڵام یەکێک لە شعرەکانی کە تایبەت دایناوە بۆ ڕەتدانەوەی ئەو کەسانەی کەوا ڕخنیان لە شعرەکەی کروتیانە تۆ بە تورکی و فارسی نانووسی کوردی کەی زمانی شعرە هەر کوردی خۆمان ڕخنیان لێگرت ئەگەر بشزانی کاتێک تەبەن نالی وەرچەرخێنەری ئەو زمانە باوە بووە کە بە زمانی گۆران و هەورامی بەناوبانگ بووە ئێستا بەشێ لە هەورامیەکانیش کە ڕخیان لە نالیە لەبەر ئەوەیە کە ئەو زمانە باوە هەورامی زوو کە هەبووە ئەوەی کە مەولەوی و خانای قوبادی و سەیدی و بێسەرانی پێیان نووسیوە نالی هاتووە ئیتر بربەستێکی دروست کردووە ئەم زمانە ستانداردە سۆرانی ئەمڕۆی داهێناوە لەوەدا هەتاڵێ فەقەیەک هەبووە ئەوەی لە دیوان لە ڕۆمانەکەی خسرۆ جافاڵێ مەلایەکی هەوراميمان لەگەڵا بوو لە مەولانە لە خانەقاکەی مەولانە خالید ئەوی ئەم فڵتە چییە ئەگەر تۆ تەوێ شعر بڵێ و خەڵک شارەکانی مەگە بێ بەو هەورامیە بڵێ ئەمە بەس لێرەشدا ئەم هینەی هەروەها بەرامبەری کراوە ئەنجا نالی ئەمە ئەم کارێکە ئەیسە نالی وشەی هەورامی زۆر بەکاردێنێت ئەو لەو شعرات چ ڕێگێکی سپی واشە ئەوەندەی کەهکەشان دوورە یعنی چ ڕێگەیەکی واش ئەو شەواشە ینی تەشبیهە لە وشەی هەورامیە بەکارێناوە ینی وشەی هەورامیشی بەکارێناوە بەڵام ئەم تەنەوعە لە زمانە یانی لە لەهجەکانە ئیسە زۆر خۆشە مەسەل کەسێ بێ بە لەڕی بە خانەقینی بنووسێ کەسێ بێت مەسەلەن بە زمانی گەرمیانی بنووسێ ئەوانە تەنەوع لەینا نابێت بەڵام میلەتی کورۆک و پێتم وتی یعنی وەکو خۆگرین ئەڵێ نەخۆشی ئۆتیزممانەیە خومان بە شتێک وەگردی تر دەستی لێبەر نادەین یعنی ئەڵێ کاکە مادەمی تر مەسە بۆ من ئەڵێ مادەم نالی شاعری تر نابێت کەسی وان نییە یعنی لە دوای نالی شاعرە تۆشتی جوانیان نووسیوە نابێت ڕێگری بکرێ لە شعری حڕ شعری ئازاد هەر کەسێک شعرە نووسێ با بنووسێ بەڵامی تر هەر کەسێک قووەتی بەلاغی خۆی هەر کەسێک چینێک تەبەقەیەک ئیسفادەی لێک نابێ یەکتری بشکێنین بەڵام کورد هاتووە نالیان شکانوەتەوە کە شکاندویانەوە هاتووە ڕەدیانی داوەتەوە لەم چەند بەیتە ئاڵێ تەبعی شەکەرباری من کوردی ئەگەر ئینشادەکە امتحانی خۆیە مەقسوودی لە عەمدەن وا دەکە ئەڵێ کاتێک تەبع شەکەر ئەو تەبعی من کە شەکەری لێبارێ تەبع قەریحە شعریەکەی من کە یەک پارچە شەکراوە یانی بە هەر زمانی قسە بکەم شیرینە بەڵام هەر بخۆم تاقیەکەم ئەڵێ بزان بەو زمانی خەڵک نازانێ شعری پێ بڵێ بزانە توانم ئەو پەیامە بگەێنم کە خەڵک بە زمانی فارسیەکی بە قووەت خزمەتکراوی خاوەن حەزارەت عەرەبیەکی خاوەن تاریخێکی عەریق و دوور و درێژ دێت شعرە نووسی ئایا من بێم بە زمانێک کە لەمس هەتاکو ئەم سەردەمەوەتانە 30 ساڵە حکومەتین هەتاکو ئیسە بەقەی نالی خزمەت بە زمانی کوردی نەکراوە هەتا ئیسە فەرهەنگێکی یەکگرتومان نییە فەرهەنگێک دانراوە گشتی لاوەکیە خەڵکانێک دایانناوە دڵسۆزی خۆیان لە دڵسۆزی خۆیان بۆ خزمەتی تاکە ئەڵێ بزان تۆ بیرکەرە بزان بەلە 200 ساڵ بەلە ئیسە نالی ئەو تقریباً 170 ساڵ بەلە ئیسە ئەم نووسینانی کردووە زمانی کوردی لە چ ئاستێکا بووە بڕۆ سێر نامەکانی ساڵی چلەکان بکە بزان بە چ زمانی خەڵک نووسینی کردو بڕۆ سێر شعرەکانی مەحویکە شعرەکانی مەحوی خۆ مەحوی چەنە دوای نالیاتوە بزانە ئەو زمانی کوردی بەقەی نالی تا زاڵە ئەڵێ ئەمتیحانی خۆم ئەەکەم لێرە لە عەمدەن خۆم تاقەیەکەم وەگەرێکمە بە زمانەکەی خۆم بنووسم بزان ئەتوانم شەکرەکەی خۆم یان خەڵک بە زمانێکی ترا خۆی هەڵەواسێ لەبەر شەکەری زمانەکە من زمانەکەم بەهۆی ئەوەی خزمەت ناکرێ من دێم بە هەر زمانێ قسە بکەم من دڵنیام یعنی شعری نالی ئەگەر بکەیتە حرەکە یعنی ئەم قسە تۆزە لەوە چێ قورس بێ ئەگەر بیکەیتە جوڵە بۆ بولبل لە ناو قەفەسا بیکەی بولبل دەسەکاتە گریان ئەو تەبعە لە ناو ناخی نالیا بووە شیرینیە کە زمانی نەگەرەکە کەڕوڵاڵ ئەکتێرەتە گریان حیوانات بولبل و تێرەلحوبەکان نییە بە حرەکە پێ بڵێ نالیواڵێ دەزەکاتە گریان زمانی ناوێ نالی بۆیە ئەڵێ ئیمتیحانی خۆیە مەقسوودی لە عەمدەن وا دەکە ئەڵێ بە عەمدی خۆم بە کوردی قساک کام زمانە تۆ ئەڵێ زمانێکی لاوازە من قسەی پێ بکەم شەکەرەکەی خۆمەگەێنم ئەڵێ یا لە مەیدانی فەساحەتدا بە مثلی شەهسوار بێتەئەمل بەو هەموو نەوعە زوبانی ڕادەکە ئەڵێ وەکو چۆن کەسێک
ئەسپێکی پێبێ و شاسوار بێ لە مەدانێکی گەورە جوان ئەسپەکەی ئاوا خەڵک ئەبێتە جێی سەرنجی خەڵک بەناو خەڵکا ڕاکە هەم ئەسپەکەی جوان ڕاکە بەڵێ من ئەسپەکە ها لە زمانی خۆمە ها لە تەبعی خۆمە نییە بەوە من بێم ئەڵێ وەکو شاسوار هەر بە زمان و بە نووسینەکەی خۆم بەبێت تەئەمل یعنی لە لاوەعیوە بوومەتە شاسوارێک لە قسەکردنا بیر ناکەمە بڕۆم بگەڕێم بۆ دوای وشا بگەڕێم بەبێت تەئەمل زبانی ڕادەکە ئەو ڕاکردنە چەند معنایەکی ڕاکە ینی وەکو چۆن ئەسپەکە جوان ڕاکە خەڵکیشی سەیری جوانی ڕاکردنی ئەسپەکە ینی هەر چۆن ئەو ئالەتی زمانی منە بەناو خەڵکە ڕاکە خەڵک بەسێ زمانم بکە بزان چی ئەڵێم بەبێ بیرکردنەوە جار هەر لە معنە هەر زمانم قسە بکەم بۆ خۆی جێی سەرنج و سیرکردنە و هەروەها ڕاکردنیش یعنی ڕاهێنانی زمان یعنی با بڵێن زمانم وا لێ یەکەم بە جۆرێک ئەجوڵێنم کە ببێتە جێی سەرنجی خەڵک دوای ئەڵێ کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردی مەڵێ نەمە خۆمە قسەی کوردیەیکە کوردی کەی شعرە بڵێ نەمە خۆ کردیە یعنی مە خۆی قسەی خۆیەتی و هیچ معنای نییە هەر کەسێ نادان نەبێ خۆی تاالبی معنا دەکات خۆی شعر ڕۆحەکەی معنایە ڕۆحەکەی معنای هەر کەسێک دانایە و عقلی هەیە و حەکیمە و نادان نییە خۆی فێری معناکەی بچە سێر معناکەی بکە بزان چی ئەڵێم من مەسعود محەممەد ئەڵێ عەرەب زمانی خۆیەتی خورماهی عەرەبە و لە وڵاتی عەرەبایە تایسەنیان توانێ وەکو نالی وەصفی ئافرەتی پێ بکەن ئێمە لەسەر ناو دار خورماشان هەر حەزەکەم ئەو شعرە دەخیلت بەم نەخیلی یا ڕوتابی وها شیرین و سینە نەرم و دڵڕەق ئەم وەصفە یعنی ئەمە يعني تو هرشي تناقضات الدنيا كوت كرو لشون يعني امنا لي ام صفه دي الله تو تناقضات كرو يعني مثلا الله لشون هيك ترى الله الله ما تحيرانم كعرعر كي هناري قرتو دائما ام صفتان هي يجد باشا تو السير يعني وبالاتها بعرعريتو والدار هنار دار هنار بالاي بتشكوليه لشون هيك ليش الله تو دار خرماي يا خرما خويت اگر دار خرما بالاي برزه وكو دار خرماي بلام خرما خوي بچوكا دار خورما شیرینیە تۆ شیرینی و بەڵام باڵاکەت خورمایە و شیرینەکەت بەرەکەیەتی ئەنجا دڵڕقیەکەت وەکو ناوکە خورماکەی و سینە نەرمێکەتی ژۆکو خورماکە شیرینە کەچی بە عەکسۆ دار خورما لە دەر ڕق لە ناوەوە شتێکی نەرمی تایە لە ناوەڕاستی دارەکە پێشن بەنجەر کە شیرینترین شەکەر و بەسووترین شەکەری لێ دروستەکرێ ئەڵێ بواە تۆ دڵت نەرم وایە وەکو دار خورما وەکوی وە پێی باڵا تابێ بەڵام دڵت ڕق وەکو ناوکە خورماکە يعني ما دهانيشه بس وصفك دهانيشه بس معناي بك دهانيشه بس تبقى لي زوري ابي يعني ناتواني توايب كنا مشتانه بلام لير امش واله الله كسينا دان نبي خوي طالبي معنا دكا انجا او بيتك بوتم خد والله بيت حجرم بارچه مسودم بكري بروح هر كس يكو تالو بارچه بي بدل سودادك اگرنا لي ملتي كرد بروح بارچه مسوده كان بكري بيستي مم قسنه بو بلام بيمان الله پێمان ئەڵێ من نەزانم ئەم مەکانی شعری خۆمە تۆ بیکڕی و نەیکڕی ڕۆژێ دێ خەڵک ئیستا هەر هەمان ئێمە ڕۆحمان ئەبەخشین ئەگەڕێن وڵات بە وڵات بگەڕێن مسودەیەک بدۆزینەوە کەسێک شعری نالیتیان نووسی بێ نەک مسودەکەی خۆی جوانە هەمان قسەیاتۆتە دی قسەشی مامۆستا ئەڵێ شوێنی حوت دەریایە ینی تۆ ئەگەر حاجی قادر كيفي جوان روي نالي ام هم شاعرمان نچێتە ئەستەمبول ئەم دنیا فراوانە ولا بێژ لە خۆی نەگۆڕێ پشت نەکاتە میلەتەکەی بەڵکو عوسمانیەکان هەر بە داگیرکەر و بە زاڵم و بە خوێن ڕێژ و بە دوژمنی کورد بزانێ بەبەسمەیە چەندێک گەورەیە کە چۆتە نێو دەریایەکەوە و لە خۆشی نەگۆڕا و لەوێشەوە هەر خزمەتی دۆزی میلەتەکەی و جەرگ سوتایی میلەتەکەی و زوڵم لێکرایی میلەتەکەیەکا وەکو چۆن حاجی قادر لەوێەوە گڕی هەناسەی بەرەداتە کوردستان لە خەم و خەفەتان نالی قوربانی تۆزی ڕێگەتم ئەنێرێتەوە مەبەستمەوەیە بەڕاستی ئەوانە شوێنی ڕاستەقینەی خۆیان ئەو جیهانە فراوانە بووە کە ئەگەر لێرە خەڵک ڕێزیشی لێ نەگرێ لەوێ خۆیە دۆزێتەوە بەڵێ بێگومان یعنی ئەمە باشترین مژدەیە بۆ خەڵکانی مبدع و یعنیوانی کە داهێنەرن لە ناو کووردا دڵنیا بن هەتا زیندوون کورد مەدەحتان ناکە بگرە زەمتانەکە بگرایڵێت بابەوە چییە يعني أما عادتك النوم ملتمانا باو وخلقك زوريش هي إيش لسلامكن بتايبتي أم سردمي توريكم ولايتي وشتانا يعني هتاكو مجاليش كاندني يكتر من تيابك كسنايا مدحي كسيبك زلامك بينا باشترين كار بكات بروسيك خلقك زور دي بقصين عشرين سوكايتي يعني هولدن بيروخ يعني قد خوش مانيش إيش هناك يعني بكار وكسابت من بس كاندني خلق لبلوا
ئەمە باشترین بەڵگەیە لەسەرەوەی کەوا هەر کەسێکەوە بەرنامەی چاکسازی و چاکەی هەیە ئیمڕۆنە ڕۆژە لە ڕۆژان خەڵکێکی خۆی هەر دوایەکەوێت توی دۆزێتەوە. هەمیشەڵێ بابێتە حوجرەکەم مسودە خۆی دەڵێن مسودەی شعر من خۆم شعرە نووسم مسودە کاتێک نووسی غەڵەتی تیاگەی کەلیمەیە با کەلیمە دانم زۆر شتم جارە بیتێک نیوەیەک ژۆین تۆ نیوەکەی تر جار وایە ئیتر یعنی ئەوەنە لار و لۆر لەو مسودە ڕەشنووس و پاکنووسەکە دوای ئەوە کەوا شعرەکەت بە هینەکانیە شعرەکەت پاکنووسەکەی جوان دای ئەڕێژیتەوە دوای مسودەکەت چێکەوە لولیەکەیت و فڕیدت ناو تەنەکەی خۆڵەکەتەوە ئەڵێ بابێتە ناو حوجرەکەم پارچەی مسودە لولکرا و فرەدراوەکانم بە ڕۆحی خۆی بکڕە نەک بە پارە ئەو کەسەی بە دوای پارچە و قوماشێکە ئەگەڕێ کە لە عالەمە بەدیلی نییە ئەمە تەنانەت مسودەکەش نەک مسودەکەم پێدا چۆوەکەی نەک نووسراوە جوانەکەم نەک ئەنج معنا و شعرەکە چەند گەورە بێ ئەنج کەسەکە خۆی چەند گەورە بێ خاوەنی ئەو مسودە بێ ئەمە ئیتر لەمە شانازی نازانانی لەکوێ بگەڕێن بۆ شانازی نییە لەمە جوانتر ئەڵێ بێتە حوجرەم پارچەی مسودەم بکرێ بە ڕۆح هەر کەسێک کوتاڵ و پارچەی بێ بەدڵ سەودا دەکە دوای ئەڵێ شعری خەڵقی کەی دەگاتە شعری من بۆ نازکی الله شعری خەڵک هالێکوێ لە شوێنە تری شاڵێ ئەڵێ ئەو باسیەوە کاڵێ خەڵک شعر لە منە ئەدزن ئەڵێ ئەو گەوهرە نیکتە کە لە نالی دەدزن خەڵق ئاوی نییە وەک ئاگری بێشەوقی دزانە هەندێک جارەیە شاعرەکان ئەڵێ چۆن دزەکان لە شوێنێ ئەگەر ئاگر بکەنەوە نایڵن شەوقی بێت چکە شەوقی دز و جەردە بوون جاران پێویستیان بە ئاگر بووایە هەوڵیانەدا ئاگرەکە بشارنەوە بۆی شەوقەکەی نەڕوا قافڵەکان بەلایەن تێبڕێ بۆی دزی بکەن نابێت ڕۆشنایی ئەڵێ و کەسانیش کە لە ناو شعرەکانی منە دزیەکەن و بیت بۆ خۆیانە دزنەی کەنە زمانی ترا ئەیکەنە شعری ترا وەکو دزەکانە بێ ڕۆشنایەکەی بشارنەوە گینا خەڵک ئەزانێ ئەو ڕۆشنایی پێم وایە ئەم دزیە ئەوە نییە کەسێک بڕوا بۆ نمونە ڕاز بڕوە نەمردم من ئەگەر ئەم جارە بێتەوە نەچم شەرتە هەتا ئەو خوارە بێتەوە بێنم بڵێم ئەمە شیاری ڕاضە هینالی نییە فکر دزینەکەیە زۆر جار لای دەیان شاعیر دیتومە کە ئەمە هەمان فکرەکەی نالیە تۆزێ پاش و پێشی پێکراوە وشەکان لە وشەیەکی کوردی پەتیەوە هێنراوە کراوە بە وشەیەکی کوردی عادەتی ئەو کاتە نالی لەوە چێمە بەستی دزینی شعرەکانی فکرە و ناوەڕۆکی شعرەکە تۆ زۆر جار ناتوانانی قسەیە کە هی نالی بێ بیهێنی لە نێو دیوانی خۆ تاجێکێتەوە چکە من پێم نەزانی کەسێکی تر پێزانێ ئەو کاتە ڕاستە فەرموو جا فعلەن لە زۆربەی لە ناو زۆربەی شاعرەکانە یعنی شتیان لە نالی بردووە کە وازانم یەکێک لە تەوەرەکان دێنێ سەرەوەی ئینشەڵڵا بەڵام بە شێوەی گشتی نالی خۆی ئەوەی زانیوە یعنی کەس ناتوانێت شان لە شانی بدا بۆی هەڵاڵە شعری خەڵک لەکوێ و شعری من لەکوێ ئەڵێ کەی لە دیقەتدا پەتک داوا لەگەڵ هەودا دەکە کەی پەتک ئەتوانێت بێت لەگەڵ هەودا لەگەڵ دەزووی باریکە ئاوریشمینی تاڵی باریک ناسک و بریقەدار خۆی بنوێنێ و کە خۆر لێدا بریقادا پەتک عادەتەن ئەو گوریسەیە کە لەگەڵ ڕێزمان بۆ جەناب تو بینێت بەمووی بزن زبر و ڕەش و ناشرین و ئەوانەیە يعني اینجا بۆ ئەستوری و ناسکیەکەی بزەبت لەو هەر لە نازکیەکەیش سواداک يعني ولا طبعێکی ئەستورۆ دەرێت چێم لە طبعێکی ناسک وەکو سەیری کرمی ئاوریشمین کە خۆی چەندێ ناسک زنیش بە ناڕەحەتی خۆی هەموو شێوەیەک بە هەموو شێوەیەک اینجا ڕەمزی چییە ڕەمزی شیرینی بەخشینەوەیە ینی تێگە یعنی ئەمە هەر هەمووی نیشانەی ئەوەیە کە نالی ئەو پەڕی شانازی بە شعرەکانی خۆی واکە و ئەو شانازیەش حەقی خۆی بووە و ئەگەر ملت حەقیان پێ بزانەیە پێویستی بەوە نەبوو بەڵام ئافرم بۆ کورد کە حەقیان نەزانی بۆی خۆی بێژێتی چکە من ئیستا من بێم بمەوێ وەصفی شعری نالی بکەمەوە کەەوە نازانم بیکەم خۆی جوان زانی ماوەسا ئەگەر ئەوە بە لە پێغەمبەرانی خوا سەلامی خۆیان لەسەر بێ ئەگەر میلەتەکان بۆ نمونە خۆی عادەتەن هیجرەت هەمیشە پێغەمبەرەکانی دروست کردووە لە کوردستانی خۆمانە دکتۆر مستەفا زەڵمی و مامۆستا مەلا کەریم و نالی و حاجی قادر و مەولانا خالیدی نەقشبەندی ئەگەر دەربەدەری و بێمنەتی و سپڵەی میلەتەکە نەبوایە لەوە نەبوونە ئەو نەئەگەشتە نێو ئەو دەریایی کەوا بە مەیدانی خۆیان بەفراوانی خۆیان مەلەی خۆیان تیا بکەن و خۆیان تیا بدۆزنەوە زۆر دروستە ڕاستە مامۆستا لە قەزیی شانازی بەخۆکردنەوەی جەنابەت فەرموود کە نالی تەنانەت نایە شعریش بەجۆی لە جۆرەکان لە وەسفی معشوقەکەیە سووکە بەڵێ ڕاست حتا لە معشوقی عیرفانیەکەی خۆشیە کە ئەگەر بڵێن معشوقی ڕاستەقینە خوددایە نالی لەو بەیتەی کە لە پەنا کەعبەیە ئەیڵێ
ئەوەی کە ئیقبال لاهوری دەڵێت لە ئانوساتی نەبوونی دەوڵەتی ئیسلامی و نەبوونی خەلیفەیەکی دادپەروەری مسلمانان عیرفانی کوڕوزانەوە و خۆکزۆڵەکردن و خۆ لە مزگەوت ئاویشتنێک جۆرێکە لە خۆ بێعەقڵکردن لەگەڵ ڕێزمە ئەو باوەڕی بە عیرفانێکی جوامێری هەیە بۆ گێڕانەوەی شکۆی مسلمانان بۆ بڕینی دەستی ئیمپریالیزم و داگیرکەرانی وڵاتی مسلمانان نالی کە لێرەدا دەڵێ لێم حرامە دانە و ئاوی حەماماتی حەرەم من کە بازی دیدەبازم نەک شەوارەی دەستەمۆم تا بەکەی وەک ڕاویە و وەک سانیەی سێپەل شکاو بێت تەواف و سەعی و عەمرە هەر بخەوم و هەر بخۆم. ینی نالی لێرەشدا بە جۆرێ لە جۆرەکان ئەڵێ من شەوارەیەکی دەستەمۆنی من بازم من پێویستە ئاسمانێکم هەبێ بۆ فڕینی خۆم بۆ دۆزینەوەی خۆم. ینی لە عیرفانەکەشدا ئەم خۆکزۆڵەیی و خۆ بە کەمزانی زۆر پێوە نابینێ هەستەکەی عیرفانە جوامێریە کە ئیقبال لاهوری دەیڵێ بەڕەحمەت نالی لە شعری خۆیان زۆر تەطبیقی کرد. زۆر ڕاستە نالیشە جۆرە ناچێتە خانەی وەکۆڵێ شانازیکردنێک لە بواری عیرفانەکە بالضبط. نالی یعنی ئەوەی کە دیارە لایانی زلت لە عبودیەتە لە دینداریە يعني أو بريم إسخواي قالوا مهربان كاتك كباسي قوري بيعنصر كلا باسي السلام على الرجال فرمي سبحان الذي أسرى بعبده عبوديتش أو بريم مرتبة زليلية أو بريم مرتبة القلي جوبوني كسيك بهموش تكي رازي بجوب كي نالي لم شنا زليلي هل بجاردوها مثلا على النبو روم بمخاكي تاكي باكي طيبته لو شني كزليلي دا ما دام معنى عبوديته معنى كم كرتيه وبرامبر خوا زليل دربرينا نالي لو قصوري نكرو چكو زانيت يوم مرتبه اعلى مرتبه بيغمبران عبوديته راسته لو شنا قط او زليلين علي بزليل حسابني او بمرتبه برز حسابه بلام لغيري ولا شنا كان يترى من نالي من علي شنا عندك شعري هاتو بلام كشيء ما يك اشكال ما هي لما پشت ڕاستکردنەوەی شعرەکان نسبەتی بۆ لای نالی دوو ئیشکالی هەیەکێکیان ئەوەتانێک کەوایە من لە دوای ئەوە مەخطوطەکان کۆکراوەوە کە هیچی نالی خۆی نینووسی ئەوەتانێک لە دەمی خەڵک بیسراوە یان دەست بەدەست هاتووە نازانین لەسەر چ مەخطوطەیەک نەقل کراوە بەڵامی تر مۆرکی نالی پێوە دیارە هەنێک لە شعرەکان نازانی ئایا من انتحال بووە تێکەڵ بووە لەگەڵ شعری شاعرێکی ترایان کەسێک لای خۆش شتێکی نووسیوە ئیزافەی کرۆ دوای بووەتە مڵکی ئەو یان ئەوەتانێمە لە سەرەتای گەنجێتی نووسیوێتی مەسەلەن نەگەیشتۆتە ئەو مەرتەبەی کەوایستە مەسەن لە کۆتاییە پێیەگات و ئیتر بە هیچ جۆرە تەنازولاتی تیانادا مەسەل بۆ نمونە لە هەندێک شعرایە مەسەلەن کەمیتیایە بە شێوەی گشتی نالی یعنی تەبعی ئەو شانازیە زاڵە بەسەریا تاوەی هەندێک جاریش هاتووە یعنی کە ئەوە لە صیفەتی شاعرانە و مادەم بابەتەکە زاڵ نییە بەسەریا یعنی ئەو خۆکەمکردنەوەی نالی ئەچێتە بابیەوە یان احتیمالی هەیە ئەو نەبێ یان احتیمالی هی ئەو بێت و هی سەردەمێک بێت کە نەگەیشتۆتە مەرتەبەی شاعری وا بەرزیان ئەوەتانێکە لە ناو دەریای شانازەکانی نالیە ئەو شتانە هەرگومە بن هەر دیار نامێنن. جناب مامۆستا زۆر جار لە ئەدەبیاتی کوردیدا سالم یەکێکە لەوانە و حاجی قادری کۆیی یەکێکە لەوانە و پێم وا بێ چەند شاعیرێکی تر کە ینی ویستویانە لە مەیدانی بەلاغەت و توانای شعری خۆیان بنوێن و خۆیان نمایان بکەن بە جۆرێ لە جۆرەکان نالیان کردوتە ئاوێنە و تەرازوویەک بۆ خۆ هەڵسەنگاندن یا بۆ منە چۆن زۆر جار لە شەڕەکەوە ئەگەر کەوێکی نێر لە بەرامبەر یا کەوێکی نێرە بێ جوانتر ئەخوێنێ و ئەم تەشبیهەم دروست بێ شاعیران هاتوون نالیان لە بەرامبەر خۆیانەوە داناوە تاوەکو بڵێن ئەوە تا ئێمەش ئەتوانی شعر بڵێن حاجی قادر زۆری هەیە و زۆر جار تەنانەت حاجی قادر نالیش تێپەڕێنێ دەڵێ بۆ منە کوردی و نالی من گەردەکەی نازانم شوێنی من نالی کێی کردوتە ئەم پێوانەیە کێ کردوتە ئەم نیشانەیە کەواش توانای شعری خۆی هەڵسەنگێنێ ئایا کەسی تر هەبوو یان نالی تەنا قوتبێک بووە و لە سەروی خۆی و کەسی تری نەبینی نالی يعني زۆر جار ئاماژە بە کەسانی ترەکە نەک لە بواری شعر بۆ ئاماژە بە مانیە کاڵێ مانی نیەتی قوتی تەسویری تۆ برۆی تۆ ئەم نەخشە بەدەستی متەنەفیس نەکشاوە بەڵێ یعنی ئەڵێ مانی ناتوانێت ڕەسامێکی زۆر یعنی شتی دروست کراوتیانە ماڵی خۆیەتی ینی ئەڵێ مانی ناتوانێت ڕسمی برۆی تۆ بکێش یعنی باسی ئەوەی کردووە هونەرمەندانی تر لەوە استفادەی کردووە کە هونەرمەندانی تر ناتوانن ئەو شتانە بکەن و ئەمە ینی شتێکی زۆر ناوازەیە تێگەی ئەمە
ئەو شتانەیە بەس نازانم نەمبینیوە یعنی هەوڵ بدان نالی وەک دایمە ئەوەی کردوێتی ئەڵێ من کەس ناگەێتە منە نالی بەڵام شاعرەکانی تر لە دوای ئەو زۆری هەوڵی داوە یعنی خۆی بگەێنێتە نالی یان نەیشیان توانیوە نەیشیان هەندێکی ئێسەیەکێک لەوانە ناری کاکە حەمەی بێڵوو بەڵێ لێکێک لە غەزەلەکانی ئاڵێ لە کۆتایی غەزەلەکە ئاڵێ لە گەنج و دەوڵەتی نزم و غەزەلدا وەکو نالی غەنی ناری گەدا بوو ئەڵێ کاتێک لە گەنجینەی دەوڵەتی نەزم و نووسینەوانە چۆن نالی دەوڵەمەنە لەو بابەوە من وەک بەقەی دەوڵەمەنیە و من گەدا و سوالکەرم من نازدازم چی بنووس خۆی کەمەکاتەوە بەڵێ ئەڵێ یان خۆی تەبان ئەمە یەکێک لە سوودەکانی چییە بۆ ئەم کەسەکە لە کۆتاییە کاتێککە شعر ئەنووسی لە کۆتایی ئاڵی تەواوی تر من پێم ناکرێ ناتوانم ئەوێتتە دەستم هەڵگرتلەوە ناری ئەوێ بڵێت ئەم غەزەلانەی کە بۆتم نووسێ من کەسێکی گەدام ناگەیمە وەسفکردنی تۆیە بەڵام لێرە من بەستم ئیشی ئەمە لەسەر ئەمەیە کاڵێ وەکو نالی غەنی وەکو نالی دەوڵەمە ناگەر من نالی بۆیە من توانی جوان وەسط بکەم بەس من ناتوان وەسط بکەم لە کاتێکا شعری جوانیشی بۆ نووسیوە یان زێوەر لە یەکێک لە شعرەکانە زێوەر وەسفیە کاڵێ لە وەسف و نازکی تا دەستە ئەژنۆن هەزارێکی وەکو نالی و ناری هەزاری وەک نالی ینی ئەمە طبعا ئەوە خۆی بێگومانین کە نالی جاری وایە وەسفی کەسەکەی کرۆ لەوەچێک کەسەکە خۆی بێرە ڕوبعێکی شعرەکەی نالی جوان نەبێ بەڵام ئیش چییە لەما کاتێککە ئەڵێ ناتوانێت کەس ناتوانێت وەسفی تۆ بکە یا کەس ناتوانێت ڕسمی تۆ بکێشە یا کەس ناتوانێت نازانم چی بەس بۆ مبالغەکردنە لە جوانی مەحبوبەکەیە هینا مەبەست ئەوە نییە مەسەلەن زیاوەر نالی وا پێ وایە کە ناتوانێت غەزەلی جوانی بۆ بنووسیان وەسفی لە خۆی جوانتر بکە بەڵام هەر مەبەستی مبالغەکردنە و مەبەستیا گرنگی و گەورەی نووسینی شعرەکانی نالی و ناریە بە تایبەتی کە نالی لە پێشە باز ئەڵێ هەزارێکی وەکو نالی و ناری ترجگە لەو مەسەلەن شێکۆ بێکەس لە دەربەندی پەپولە نزیکەی 6 شوێنە بینیوە ناوی نالیە باکە باس لە گەورەی و وینەکانی نالیەکە جگە لەو یعنی ئەوە حاجی قادری کۆی تقریبا ئەوەی پێ بزانم نزیکەی 30 جار لە دیوانەکەیە یعنی هینی نالی ئەڵێ منە لێراڵێ زاهیرەن بیتم لە نالی و کوردی زۆر کەمتر نیە لێرە لەوە چێمە بەستی زۆر و کەمی بێ تاالعم بەرگەشتەیە بەدبەختم نووسڵێ من وەکۆڵێت گردردون یان بۆ منە تاالع من ئەستێرەی بەختی من وەرگەڕاوە ئینا منیش لەوان کەمتر نیم ئەلێ ئیتیفاقم بوو لەگەڵ نالی وەکو تاجر و گەوەر بەڵام لێرە داڵێ بە تەخمین فەردێکی نالی دەهێنم تا ڕەفیقانم بزانن فەرقمان زۆرە خەزەف قەت وەک گوهەر نابێ هەستەکەم لێرە ئەگە بەلەف و نەشری مڕەتەبیش بێ خەزەفەکە داتە پاڵ نالی و گوهەرەکە ئەنێرێتەوە بۆ خۆی ینی لێرەدا شانازیەکە یان بۆ نە دەفەرمێ بەیتی نالی و بەیتی من گەر تێکەڵی یەکتر دەکەن ئەحمەقی سوورەت پەرست و جاهیلی معنا نەزان ئەنی ئەڵێ ئەگەر کەس ئەحمەقێک تەنها لە ڕواڵەتە تێکەڵیانەکە نازانێت کامیان هی منۆ کامیان هی نالیە و جاهیلی معنا نەزانیش هەر لی تێگەچێ ینی لێرە حاجی قادر تەواو ڕێکی کردوتە کوا لەگەڵ نالیا هیچ فەرقێکی نییە تەمەنەوە شانازیە یەکەم بۆ خۆی ئەوە یەکێکە لە مەبەستە شعریەکان حەقی هەموو شاعرەکەی ئەوە بکە بەڵام گەورەی نالیە نوێنێ کە خەڵک هەوڵ بدا خۆی پێ هەڵواسە گینا گشتی ئەزانەیە مستەوای حاجی قادری خۆی پیاوێکی گەورەیە من هیچ قەدری کەم ناکەم بەڵام پێش ئەوانەی پێش حاجی قادری کۆیی 100 ساڵ ها لە دوای نالیوە 100 ساڵ خۆم لە شعرەکانی خۆمە جاری وایە شانازی و نالیواکەم بە تایبەتی نالی تاکبەیتێکی هەیە کاڵێ سەوتی نەغمەی بولبولە یا چەهچەهەی خرخاڵیە دەنگی سۆلە یا لە ژێرپەی ناڵە ناڵی ناڵیە من ئەوم هەر کامل کردۆتە غەزەلێکی تەواو لە خۆم بە شعریانی هۆنیمەتەوە ئەگەر بێتە بیرم هەرچە من شعری خۆم لەبەر ناکەم ڕاستی بەس ئەوم کردوم بۆی بزانین کە شانازیکردن بە نالی نووسیمە ڕۆژە بەت قەرزاری ڕوویە شەومەدینی خاڵیە گوڵ لە باغان شەرمەزاری ڕەنگی لێوی ئاڵیە ڕوومەتی گەر دەرکەوێ شەو بۆتە ڕۆژی مەشخەڵان تیرەگی گەر دەرکەوێت تەنها لە زوڵف و خاڵیە تر نازانم چەند بێت تێترەوەخوا لە بیرم دوای نووسیمە ڕۆژی حەشرە یا کوژاوانی دووچاوی و باڵیە جەنەتە یاخود بەرامەی ئاوەڕۆی بەرماڵیە سەوتی نەغمەی بولبولە یا چەهچەهەی خرخاڵیە دەنگی سۆلە یا لە ژێرپەی ناڵە ناڵی ناڵیە شعری نالی نامرێ مادەم کەلاری زیندە بێ
ئەم قەسیدەی تازەیە هەڵبەستەی ئەمساڵیە ئەوە مەبەستم چییە مەبەستمەوەتانێ خۆ هەڵواسین بە شاعرە نیشانی گەورەیە یعنی نالی خۆی بە ئەمرۆ القەیسی شاڵنەواسیوە خۆی بە متەنەبی شاڵنەواسیوە یعنی خۆ هەڵواس هەر بەسە بۆ ئەوەی کەوە حاجی قادری کۆی دیاڵێ من وەکو نالیم نازم چی ئەوە وەکو هەر مبالغەکەیە کە مەسەلەن نالی وەصفی نەکال وەکو مبالغاڵێ ئەم برۆ کەس ناتوانێت ڕسمی بکات لە کاتێکە لەوە چێمانی بڕۆی لەوە جوانتریش ڕابکێشێ بەڵام ئەو مبالغەکانە معنای گرنگی و گەورەی مانیەدا کە نالی دێت قیدەیەکی جوانیشی تیاڵێ ئەم نەخشە بە دەستی متەنەفس نەقش متەنەفس نییە خودامامەسا ئێستا زۆر جار مەولەوی بە شاعیری گڕ و سۆز و عشقی خوایی شعرەکانی زیاتر بەوە ناسێنەوە مەحوی بە حکمت و دانایی و تەسەوفێکی جوان زۆر جار حاجی قادر بە بیری نەتەوەیی و ناوەڕۆکێکی تەواو نەتەوەییانە بۆ نمونە ئەحمەدی خانی ژەر بە هەمان شێوە مەلای جەزیری سەرف تەسەوفێکی جوانە ئەم شانازی بە خۆکردنەی نالی ئەم بە خۆدانازین و بە خۆدا هەڵگوتنەی نالی بوارێکی تایبەتیە ئەمتوانین بڵین تەواوی ئەم بوارانەی تایە ئایا لە ڕووی ناوەڕۆکەوەیە لە ڕووی ڕەوانبێژیەوەیە لە ڕووی وێنەی شیعریەوەیە لە ڕووی زمان و وشە ئارایی وشە دروستکردنەوەیە یا ئەتوانین لە ڕووی هەموو ئەمانەوەیە کە من باسم کردو لەوەش زیاتر نالی ئەم بە شانازی بە خۆکردنەوەی لە چیدایە نالی لە هەموو بوارەکان ئەگرێتەوە بەڵام دوو خاڵ لە نالیە زۆر زەقن یەکێک لە مەوزوعی سوورەی شعریە کاتێک کە وێنەی شتێکەکە ئەیهێنێ یعنی تەسەوور بکەم من دایماڵێم یعنی کامێرەی فۆتۆگرافی ناتوانێت تەسویرێ و شتەوا بکە کاتێ بۆ تەسویرەکە کاتێ وێنەی ئافرەتێکت بۆ بازەکە یا وێنەی ئیشەڵا ئەگەر تەمەنمان باقی بێت لە قەسیدەی ئەلای نەفسی بوو ماسە کاتێ وەصفی ئەو دەشتت بۆ ئەکا باسی ئەو شاخ و بەرد و خۆڵت بۆ ئەکا ژیایتە ناویە یعنی مەبەست نییە بەس وەصفی ئافرەت کاتێ بۆ ئەمە بەسم لە سوورەکەیەتی ئەڵاڵە شەفیری چاڵی شۆری هەر دەڵێی لەعلی نمەک پاشە حەفیری چاهی وشکی هەر دەڵێی چاهی زەنەخدانە یعنی بیامەسە بۆم ناڵێ ئەڵێ شاخەکانی ئەڵێ جەرگی ئێمە چۆن سوتاوە بۆ مەدینە و مەکە وا ئەڵێ تێگەی یعنی ئەڵێ سەیری شاخوشتەکانی بکە ئەڵێ ێژی جەرگی ئێمەیە سوتاوە ئەڵێ سەیری ئینەکانی بکە ئەو ئاوە سوێرەکانی بکە ئەڵێ فرمێسکی چاوەکانی ئێمەیە کە بەرەو مەدیناچ یعنی ئەو وەسفانە لە سوورەیە نالی ئەمە یەکێک لە شتەکانێتی کە جێی شانازیە نالی ئەو پەڕی یاریکردنە بەوشە یعنی ئەمە تر ئەمە جێی شانازی نەبێ شانازی هەر نییە مامۆستا پێشتر ئاماژەمان بەوە کرد کە زۆر جار نالی بووەتە قودوە و پێشەنگ و ڕێنیشاندەری زۆر شاعیری دوای خۆی بەڵام نالی پێوە دیار نییە و نەش سەلماوەکە ئایا کەسێک پێشەنگ و قودوە و ڕێنیشاندەر و ئاراستەکاری نالی بوو بێ لەم شعرا فەرمێ نالی حەریفی کەس نییە ئیلف و ئەلیفی کەس نییە بەیتی ڕەدیفی کەس نییە هەرزە نوویسە گەپ دەکەم پێم خۆش لەبارەی ئەم جۆرە لە شانازیکردنەش وە تەواوکردنی ئەم شارە زانجەنا بچ سەرنجێک جوان ئەمە یەکێکە لە شعرە ناوازەکانی نالی کە باسیەوە کە ئەڵێ من بە هیچ جۆرێ حەریفی کەس نیم و شوێنکەوتەی کەس نیم لە نووسینە و هەروەها بەهۆی ئەیسا هەر شاعر مەسەل بەهۆی ئالوودەبوونی لەگەڵ شاعرێکی ترە جاری وایە قەریحەی شعریە جوڵە ئەڵێ من بە ئولفەتگرتنم بە شاعرێکی ترۆ بە نووسەرێکی ترۆ ئولفەتم نەگرتووە بێم لەژێر سێبەریەوە شعر بنووسم من ئەو قەریحەی خۆم قەریحەیەکی ئینشائیە خۆم یعنی لە ناخما هەیە ئەنجا ئەڵێ بەیتی ڕەدیفی کەس نییە ینی بەیتێکم نییە مەسەل بڕات چاو لە شاعری گەورە کەس نییە ئیتر کەس هەر میلەتێک بێ هەر زمانێک بێ ئەڵێ بەیتی ڕەدیفی کەس نییە هەرزە نوویسە گەپ دەکە هەرزە نوویس یعنی ئەم نووسینەیەشیەکەم ئەمە چۆن بڵێ بە نوکی قەڵەمەکەم بە هەرزەوەی نووسم بە گەپ و بۆ خۆشیوەک و چەرەسی نووسینەکان مامە خۆم پێوە ماندوو نەکردو ینی هیچ خۆم ماندوو ناکەم بەمەوە ئەمە شتێکی ئەو بۆ خۆشی ئەم شتانە نووسم بەگینا ئەگەر دانیشم بۆ خۆم ماندوو بکەم زۆر لەمە گەورەتر نووسم ئەوەی کە مام هەژار لە پێشەکی شەرەفنامەیە دەڵێ لە پێشەکی چێشتی مجەوراڵێ ئەو زمان و خۆماندووکردنە ڕەوانبێژەی کە لە شەرەفنامە بە هەدەرمداوە کردومە زۆر لە چێشتی مجەورا خۆم پێوە سەرقاڵ نەکرد بەڵێ بزەبت ئەمیش هەروە ئەڵێ من شعرەکانم یعنی هەرزە نووسینەکان ماوە یعنی ئەمە هەرزە نووسینەکانێتی لەم مستەوایە
دەرئەکەوێت کە ئەم پیاوە فعلا لە پشتیوە بەتایبەتی کەسانێکە گەر بێت متابعەیە کە جاری وایە یەک کەلیمە بەکاردێنێ بە یعنی یەک وشەیە لەناو ئەو شاتوانی دوو معنای سێ معنی مەسە بۆ نەوشەی نار وەی کاڵێ سروشکم ئاب و دانەی نارە کێدی بە گەرمی داوەرێ بەم تەرزە تەرزە ئەڵێ فرمێسکی من ئاب و دانەی نارە ئاب ئاوە مەبەست پێی ئاوی شلە لەلایەکۆ لەو لایشەوە بەس لەگەڵ هەنار جامدە یعنی ئینێکی با بڵێن بەستووە لێرە ئەم ئاو بێڕەنگە لێ هەنار سوورە ئاب معنەی ئاوەدا نار معنەی ئاگرەدا دژی یەکەن یعنی لە هەر لایەکۆ معناکەی دەیتوە سەرێکی شعرەکە لە هەر معنایەکە وەربگری معنای تەواو ئەدا بۆی نالی ئەڵێ ئەمە نیشانەی ئەوەیە کەوا نالی زۆر لەمە گەورەتر لە ناخیها بوو بۆیە ئەڵێ ئەمە هەرزە نوویسەکە یەکەم گینا لەمە گەورەتریشم پێ ئەمە گەورەترین شانازی خۆی مامۆستا کۆتا پرسیارم کاتی بەرنامەکەم لەوەچە زۆر کەمی مابێ هەمیشە بەحر دوڕ و گەوهر و مەرجان و شتە گرانبەهاکانی تیان ئەنی بەحر بە سەرچاوەی وەکۆڵێ کانزا زۆر گرانبەهاکان ناودێر کراوە ئەفەرمێ بەحری غەزەلم پڕ لە دوڕ و گەوهرە ئەممە غەواسی دەوێ یعنی بە تەعمیقی بزانە پڕدانەیە ئەمما نەوەکو دانەی چەڵتوک بەحرم وتووە نەکۆکو گۆلی مەرەزانە جوانم پێم خۆشەوە جەنابەت هەم لەبەری کە تەواوت کرد بەڵێ ئەڵێ ئەم خۆناسزینە کە دەڵێ من بەحرم بەحرەکەشم دوڕ و مەرجان و گەوهەری تایە دانەیەکی پڕمێ بەس نەگوەکو دانی گۆلی مەرەزانە نەگوەکو دانی چەڵتوکوەوە ئەم بە خۆنازینە پێم خۆشەمە بکەینە کۆتایی تەوەری ئەمجار هەر چەند نەمانتوانی زۆر مافی ئەم بە خۆنازین و شانازیکردنەی نالیش بدەین ئەمێ ئەگەر 10 ساعت لەسەر شانازیەکانی نالی قسە بکەین نالی وتم پێت یەک پارچەیە لە شانازی ئەوە هەر تەواو ناوێ بەڵام هەر وەکو چۆن بڵێ سەرقەڵەمێکە بۆی ئەو کەسی کە تاالبی فێربوونی شعرەکانی نالی ئێسفادە لەمە بکە لەم بەیتانایە کاڵێ بەحری غەزەلم طبعا معروفە لە علمی عروزە باوانە پێوترێ بحوری شعری بحور ئەو بەحرانە کۆمەڵێ بەحرن قواعد و ضوابطی هەیە بۆ نووسینی بەحرەکان مەسەڵەن لە بەحری ڕەمەلا مە لە بەحری ئەوەیە هەزەجە و ئەوانە بەبەستمەوەیە کە ئەڵێ بەحری غەزەلم ئاماژەی شەبەوەی کەمە بحوری شعریە ئەڵێ بەڵام ئەم بحورە شعرێ من وەکو بەحری خەڵک نییە بەس فاعلات مەفاعیلونی تایە بەسەوە نییە بەحری غەزەلم دوڕ و دانەی تایە من معنای تایە پڕ لە دوڕ و دانەیە جا خۆ بەحرەکانی جێگەی دوڕ و مرواری دۆزینەوەیە ئەڵێ بەحرەکەی من هەر بە واقعی بەحرە نەک هەر ئەو بەحرێکەوە فاعلات شاعرەکان و دوایە گەڕن بەس خەریکن نەزمەکە ڕێککەن و بەس کۆتایەکان وەکێکەوە شعری من بەس فاعلات نیتیانە بەحری واقعی هەر بەحری دەریایە و پڕی ناوی لە دوڕ و دانەیە بە خەڵکی دەست و پێسپیش ئەم دوڕ و گەوەران نایەتە دەرەوە بە هەموو کەسێن بەحری غەزەلم پڕ لە دوڕ و دانەیە ئەمما غەواسی دەوێ واتە هەر کەسێکە هەیەوێت بڕوان مروارێ بێت کەسی غەواس بزەبتە بێت جلوبەرگی غەواسی بکاتە بێت بچێتە ڕۆخ بچێتە ناو چقی دەریاکەوە ئەجا ئەتوانێت مرواری بدۆزێتەوە گینا لە ناوەڕاستی دەریا و لەسەر دەریا نادۆزرێتەوە ئەبێ بچێتە ناوی ئەڵێ غەواسی دەوێت ئەبێ کەسێک غەواز بێت زۆر شارەزا بێت لە علمی بەلاغە لە زمان لە وشەسازی لە یاریکردن بە وشە ئاگاداری ئەدەب بێ ئاگاداری نەقدی ئەدەبی بێ ئاگاداری چی بێ ئەجا ئەتوانێت يعني بتعميقي بزانه يعني بزانه معناه قوله تو هەموو کەسێ ناگەیەتە معناکانی ئەڵێ پڕدانەیە دانە مرواریە ئەڵێ بەڵێ من ناڵێم پڕ لە دوڕ و دانەیە ئەڵێ بەحرەکانی من پڕدانەیە بەڵام پڕیەکەی وەکو پڕی چەڵتوک نییە چەڵتوکیش ئاو لە ژێریایە و ناوەکەی پڕە بەڵام چی تایە برنجێکی تایە برنجەکەوا بکە وردی کە لە بازارژە قیمەتێکی وای نییە دنکە برنج پڕدانەیە ئەمما نەوەکو دانەی چەڵتوک ئەڵێ کاکە بەحرم وتووە من گۆلە مەرەزم نەوتووە ئەمە ئەوانەی خەڵک جا شعری شهر تەشتیاوە کەونە مەلە من بۆ ئەوانم نەوتووە ئەیسە تۆ گۆلانە سێرکە بەرامبەر یەک نیناوە شعری هەروەکو گۆلە نووسرێ هەر بە ڕسمەگەیشی وایە ئەڵێ خەڵک شاعر بۆ بازێک ئەڵێ شاعرەکانی تر گۆلی مەرەزیان نووسیوە بەس فاعلاتونیانەیە بەس گۆلیان نووسێت دوو گۆلیان بەرامبەر یەک کردو ئاوێ پیاچێ و بۆیە برنجیاتیا زیاتر لە برنجیتیانی ئەڵێ بابە من بەحر منە بێ غەواز بێت لێ تێ بگەیە خۆ من مەرەزە نییە خەڵک بچێتە ناوی بۆ بقەبکاتە قاچی بەحرم وتووە نەک وەکو گۆلی مەرەزان خۆ گۆلی مەرەزەم نەوتووە من ئەڵێ مەبەستی ئاماژەکە
ئەڵە شاعرەکانی تر گۆلن دوو گۆلیان بەرامبەر یەک نووسیە و بڕێ فاعیلاتون فاعیلاتونەوە بەس ڕێکیان لە ئاخری شافەرمێ ئەو گەوهرە نوکتەکە لە نالی دەدزن خەڵق بەڵێ ئاوێ نییە وەک ئاگری بێشەوقی ئاوێ نییە وەک ئاگری بێشەوقی دزانە نازام ئەوە نوسخەیەەکە بەس خۆی ئەڵێ ئەو گەوهرە نیکتەکە لە نالی دەدزن خەڵق ئاوی نییە ئاوی بەڵێ ئایا ئاوەیە من نازام بە ئاوێ نبینەوە بە ئاوی یعنی ئەوە مروارەک نییە کە لە ینی مروارەیەکە کە لە ناو دەریا و لە ناو ئاوا ما بێتەوە تا ئەوەی بێتە مروارەیەکی تەواو ئاوی نییە ینی هەر ئەوەی لە سەرەتا بۆ دەرکریا و قوەی مروارەکەی تاوانە بووە لە ئەوانەی کە ئیدزن وە کۆتانێک کەسێک لە ناوەختا بڕوات مرواری دەربکات و لە ناو ئاوە نەیتێڵێتەوە بە ئاوێتین لە ناو ئاویان نەیەڵێتەوە هەتا وای لێ دێتە مروارەیەکی کەم قیمەتە لە بازار ئەگەر مروواریشی تایە هۆکارەکەیەوە تا شعرەکەی منە دزیوەتی بەڵام يعني باس لەوە کاڵە هین منە دزیوەتی قیمەتێکیەیە بەڵام لە شوێنی ڕاستەقینەی خۆی کە بەحرە نەیهێشتۆ پێ بگاوێنێتەوە ئەگەر لە ناو شعرەکەی خۆما بمێنێتەوە کەلیمەکە ئاویە و ئاجوانە مەرگی کرۆ بزەبت دەسەکانت خۆشە مامۆساگیان زۆر زۆر سپاس دەکەم بە ئومێدیەوەی کە توانی بێتمان پەردەیەک لەو هەموو خۆ بە خۆنازین و شانازیکردنەی نالی هەڵدەینەوە بە بینەر و بە خوێنەر و بە بیسەری خۆمانی ببەخشین و بدەین خی گەورە پاداشت باتەوە و زۆر سپاس دەکەم وەڵە بینەرانی حەزیز و خۆشەویست لە نێو دنیا جوانەکەی نالیە باسی بە خۆدانازین و شانازی بە خۆکردنی نالیمان کرد بە ئومێدیەوەی جێ ڕەزامەندی خی گەورە پاشانەوەی عزیز و خۆشەویست بوو بێ تا بە یەگەشتنەبێکی تر لە ئاڵلقەیەکی تری بەرنامەی خەڵوەت بەخوای گەورەتان دەسپێرم خواتان دەگەم.